ئۆیل پرایس بڵاوکراوەی تایبەت بە نەوت و گاز بە پشتبەستن بە ئامارەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان لە ڕاپۆرتێکی شیکاریدا دەنووسێت لە ئێستادا یەدەگی گازی سروشتی سەلمێنراو لە هەرێمی کوردستاندا 25 تریلیۆن پێی سێجایە. 198 تریلیۆن پێی سێجاش گازی سروشتی ناسەلمێنراوی هەیە. بەمەش پێگەی هەرێم لە سەر نەخشەی وزەی جیهانی بەرز دەبێتەوە و پێشبینی دەکرێت بە تەنیا هەرێمی کوردستان لە سەدا 3 گازی هەموو جیهانی هەبێت. ئۆیل پرایس باز لە چالاکیەکانی پەرەپێدانی کێڵگەکانی گاز لەلایەن کۆمپانیای دانەغازی ئیماڕاتیەوە لە هەرێم دەکات و دەنووسێت سەرکەوتنی فراوانیان لە دۆزینەوە و پەرەپێدانی کێڵگەکانی گازدا بەدەستێناوە. جگە لە داتاکانی سامانە سروشتیەکانی هەرێم، ئۆیل پرایس لە راپۆرتەکەیدا پشت بە داتا و زانیاریەکانی دەستگای پشکنینی جیۆلۆژی ئەمریکا دەبەستێت و دامەزراوەکە ئاماژە بەوە دەدات 54 تریلیۆن پێی سێجا گازی سروشتی لە کەمەرەی خوارەوەی چیای زاگرۆسدا هەیە و ئەم ناوچەیەش زۆربەی هەرە زۆری دەکەوێتە خاکی هەرێمی کوردستانەوە. بەمەش ئەو ڕێژە جیهانیە لە گاز پژڕاست دەکاتەوە. ئۆیل پرایس دەژڵێت لەو بڕە زۆرەی گاز لە هەرێمی کوردستان تەنیا نزیکەی 10 تریلیۆن پێی سێجا لەژێر پرۆسەی دەرهێنان و پەرەپێداندایە کە ئێستا لای کێڵگەکانی بیناباوە، خوڕمەڵە، چەمچەماڵ و کۆرمۆر کاری دەرهێنانی گازی سروشتی دەکرێت و بە شەهرە گەورەکەشی هێشتا دەستی لێ نەدراوە. ئۆیل پرایس ئاماژە بە داتا و زانیاریەکانی دانەغاز لە هەرێمی کوردستان دەکات و دەنووسێت ڕۆژانە 430 ملیۆن پێ سێجا گاز بەرهەم دێنێت و بەنیازیشە ئەم ڕێژێ لە 2023 بگەێنێتە 650 ملیۆن پێی سێجا. هاوکات ئاماژەی بە وتەکانی پاتریک ئەلمانڤارد بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای دانەغاز دەکات کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ڕایگەیاندبوو کۆمپانیای دانەغاز ڕێژەی بەرهەمێنانی گازی سروشتی هەرێم لە ساڵی 2025دا دەگەێنێتە 900 ملیۆن پێی سێجا لە ڕۆژێکدا بەرز بکاتەوە. لە کاتێکدا هەرێم ئەم بڕە زۆرەی گازی سروشتی بەرهەم دێنێت و ئەویش وەک داهاتی نەوت دەچێتە گیرفانێکی نادیارەوە. هاوڵاتیانیشی لە بری ئەوەی لە سایی ئەم سامانە نەتەوەییەدا بەحەسێنەوە کەچی لە سەروبەندی سەری ساڵی نوێدا ئەم سامانە نیشتیمانیە لە هاوڵاتیانی گران دەکات و ئێستا هاوڵاتیانی هەرێم 1 بوتڵ غازیان بە 8500 دینار بەدەست دەگات. بەڵام حکومەتەکەیان بازاڕەکانی تورکیا و جیهانی بە گازی هەرزانبایی پڕ کردووە و هاوڵاتیانی ئەو وڵاتانە گازی هەرێمیان بە هەرزانتر دەست دەکەوێت.